ڕووداوەکانی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی پار ڕووداوێکی ئاسایی نەبوون لە مێژووی دیموکراتی ئەمریکادا و لە پەیوەندی بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکاشەوە. هەرگیز هێرشی ئاوام نەدیوە بۆ سەر مافی دەنگدان. پێم وانییە هیچ یەکێکیش لەیەوە لەسەر ئەم سەکۆیە شتی ئاوای بینی بێت. ئەوە گاڵتە نییە، جابۆیە وەک جۆن لویس دەڵێت بەبێ مافی دەنگدان دیموکراتی بوونی نییە. ئەگەرچی ئەم جۆرە ڕووداوانە زۆر دەگمەنن لە ئەمریکادا، هەر بۆیەشە وەک دەگوترێ هەرگیز ناتوانرێ وەک کلتورێکی بەرزڕاگرتنی بەهاکانی ئەمریکا لێی بڕوانرێت. ئەم تێکەڵە شەڕەنگیزیە بۆ سەرکوتکردنی دەنگدەران و تێکدانی هەڵبژاردن شتێکی ئەمریکایی نەبوون و دیموکراتیانەش نییە و بەداخەوە بێپێشینەش بووە. ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی پار هێرش کرایە سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا کە بە سیمبۆلی دیموکراتی دادەنرێ لەم وڵاتەدا. نزیکەی ساڵێک لەمەوبەر ڕۆژی 6 مانگی یەک وڵاتەکەمان ڕوبەڕووی دژمنێکی زۆر جیاواز بەڵام ناسرااو بووە و ئەم دژمنە لەلایەن سەرۆک و کار بەدەستا هەڵبژێردراوەکانی ئەو کاتەهان دەدران. ئەوانە بەرگی سەربازیان پۆشی بوو، بەرگی سوور و سپی و شین و چەکیان پێبوو، کەرەستە و کەلوپەلیان پێبوو بۆ دروستکردنی سێدارە و بۆ هەڵواسینی خەڵک لە دەوروبەری کۆنگرسدا کە پیرۆزە لای ئێمە. ئەو هێرشە هاوشێوەی هێرشەکان بوون کە کرانە سەر پێنتاگۆن و نێوەندی بازرگانی جیهانی و شانکسفیل لە ستانی پنسیلڤانیا. هەر بۆیەشە دیمەنە قیزەون و شەرمەزاریەکەی ئەو ڕۆژە هەرگیز ناسرێتەوە لە هزرماندا. کارمەندانی بواری جێگیرکردنی یاسا لە شاری واشنگتن دیسی ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە پاراستنی ئەندامان و هەروەهاش باڵەخانەی کۆنگرێسدا. ڕۆژی 6 مانگی یەک زۆر بەسادەیی هێرشێکی قیزەون و تونندڕۆ و کوشەندە بوو. ئەم شارەمان و کۆمەڵگاکەمان و وڵاتەکەمانی خستە بارێکی ترسناکەوە. بێ لەوەش هیچ کەسێک هێندەی ئەفسرە بوێرەکانی جێگیرکردنی یاسا و ژنان و پیاوانی پۆلیسی پایتەخت ئەم بارە گرانەیان لە ئەستۆ نەبوو، تەنها یەک ئامانجیشان هەبوو کاتێک کەوتنە ناوە و ئاگرەوە و ئاژاوە گێڕانیان دوورخستەوە و دیموکراتیە لەرزۆکەکەی وڵاتەکەمانیان جێگیر کردەوە. ئەم ڕووداوە نەخوازراوە وەهای کرد لە ناو کۆنگرێسدا داوای ڕیفۆرمێکی گەورە بکرێ بۆ پاراستنی سیستمی سیاسی و هەروەهاش بۆ پاراستنی دیموکراتی. وەک بەرەنجامێکی ئەو هێرشانەکرانە سەر سیستمی سیاسیمان، ئێستا کاتی ڕفۆرمکردنی دیموکراتیەکەمانە بە هەمان ئەو شێوەی کۆنگرس لە ساڵانی هەفتاکاندا بەرەو پێشی برد. لە ڕاستیدا ئەو پێشێلکاریانەی لە چەندەن ساڵی ڕابردوودا کراون گەیشتە ئەو ئاستەی هێرشی تونند و تیژ ئامێز بکرێتە سەر کۆنگرس. لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە پاراستنی دیموکراتیە. هێرشەکانی کرانە سەر کۆنگرێسی ئەمریکا پرسیارگەلێکی زۆری لە ناو ئەمریکایەکاندا هێناوەتە ئاراوە سەبارەت بە دیموکراتی و ئایندەی دیموکراتی لەم وڵاتە زلهێزەی جیهاندا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. دکتۆر کرمانج گوندی لە زانکۆی تەنەسی ستەیت و دکتۆر سەلاحەدین ئەحمەد لە زانکۆی یونیەن کۆڵێژ لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتندان و دکتۆر کرمانج دکتۆر سەلاحەدین سوپاسی ئامادەبوونتان دەکەم. دکتۆر سەلاحەدین لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئایا ئەوەی ڕۆژی 6 مانگی یەکی ساڵی 2021 لە ئەمریکا ڕوویدا شتێکی چاوەڕوان کراو بوو؟ بەڵێ ڕاستی وەستا سەرەوەی لە چ لایەکە پرسی تا ڕادەیەک چاوەڕوان کراو بوو بۆ ئەوانەی کە چاودێری بۆ نمونە بەربڵاوبوونەوەی هێزە ڕاستڕەوەکانیانە کرد لە چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لە 2016ەوە لەبەرەوەی چەند ڕووداوی زۆر ناخۆشی تونند و تیژ ئامێز ڕوویدا لە چەند شوێنی جیاوازی وڵاتی گرتوەکانی ئەمریکا. هەندێک لەو هێزە ڕاستڕەوانە لە ڕەگەزپەرستەکان نێوناتزیەکان بۆ نمونە زیاتر زاتی ئەویانە کرد کە خۆیان دەرخان و خەڵک تەجنیدکەن تا دوایی. بەڵام وەکوتر یان بەو دیوەیە چاوەڕوان کراو بوو و بە تایبەتیش کە یەک دوو ڕوودا و پێشەوە ڕوویدا بە ماوەیەکی کەم لەوانە پەلاماری حکوومەتی با بڵێن هەرێمی میشیگن و دەستی ڕاستڕەوەکان تایە و دەوری هەندێک گروپ وەکو بۆ نمونە پراود بۆیز و ئەوانی تر دیسان نیۆناتزیەکانەوەوانە لەو ڕووداوانە بەو دیوەیە کەواتە چاوەڕوان کراو بوو
بۆ هەندێک کەس چاوەڕوان نەکراو بوو لەوەیە کە لە با بڵێن کولتورێکی لەو بابەتە بە پێشینەی نەبووە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دوایەوەی کە هەڵبژاردن ڕووەدات خەڵکی کۆمەڵی مێلیشیا خەڵکی ئاسایش بێن بە شێوەی تند و تیژکار بیانەوێ ئەو دەرەنجامانە ڕابگرن بگۆڕن و کۆڵی لێ بکەن تا دوای. بەڵێ دکتۆر کەرمانج ئەو ڕووداوانەی ڕۆژی 6 مانگیەکی ساڵی 2021 لە مەودای درێژخایەندا چ کاریگەریەکی هەیە بۆ ناو ئەمریکا؟ ئیجازەم پێ بدە شتێک لەسەر فەرمودەکەی دکتۆر بڵێم لەوەی کە دەڵێتن بەلایەنێک چاوەڕوانکراو بوو بە هیچ جۆرێک لەلایەن هیچ بەتایبەتی میحوەری سیاسی ئەمریکای ئەو شتە چاوەڕوانکراو نەبوو. ئێستاکانێ بەدەیان هەزاران لەوانەی کە دوو جار دەنگیان بۆ دانەڵد ترەمپدا زۆر پەشێمانن لەوەی کە دەنگیان پێدا. دەڵێن لەگەر زۆرێک لە سیاسەتەکانی ئەودا بوون، بەڵام بە هیچ جۆرێک چاوەڕێی ئەوەیان نەدەکرد ئەو هانی خەڵکی ئامریکایە بداتن بۆ ئەوەی هێرش بکەنە سەر کۆنگرێز وەکو کۆدێتا لە وەختێک جێگیری خۆی جێگیری سەرۆکی ئامریکای لە کۆنگرێزدا بوو بیتن. ئەوە چاوەڕوان کراو نەبوو. خەڵک بە جۆرێک چاوەڕوانی خشونەتێکی دەکرد، خۆنیشاندانێک بکرێتن، خۆنیشاندانی گەورە بکرێتن، خەڵک لەو خۆنیشاندانانە ناڕەزایی تند دەرببڕن، بەڵام هێرشکردنە سەر لکێکی یەک لە سێلکەکانی حکوومەتی ئامریکایە کە یەکێک لە هەلکە گرینگەکانی حکوومەتی ئامریکایە ئەو شتە چاوەڕوان کراو نەبوو. لەوەی کە چ کارێگەرێتیەکی دەبیتن بەسەر ڕاندی سیاسەتی ئامریکایە لە ئایندا، پێم وایە ئامریکا تەجروبەیەکی زۆر گەورەی لەو ڕووداوە وەرگرت و وەکو ئاماژەشت پێکرد لە کۆنگرێز داوای جۆرە پێوەرێکی نوێ کراوە بۆ پاراستنی کۆنگرێز و لە هەمان کاتیش ئەوانەی کە ئەو هێرشەیان کرد وەک ئاگادارن FBI 750 کەسی محکوم کردیە، زیندانی کردووە و بە دوای 350 کەسی دیکەشدا دەگەڕێتن. لەوەدا دەردەکەوێتن کە ئەمریکا سیستەمی قانونی و قەزایی ئەمریکایە ئەوەی وەکو کارەساتێکی سیاسی قبڵاندووە و قبولیشی نییە و بە دوواداچوون دەکاتن. وەک دەشبینین ئێستاکانێ کۆنگرێس لە لێکۆڵینەوەدایە لەسەر خودی ڕۆلی دانەڵد ترەمپ لەو ڕووداوانەدا. بەڵام دکتۆر بەرلەوەی بچینە سەر ئەو لێکۆڵینەوانە ئەمێ لە جەنابەت بپرسم، وەکو پێشتۆزێک ئاماژۆ پێکرد دەڵێ ئەزمونێکی گەورەیە ئەمە بۆ گەلی ئەمریکا و بۆ ئەمریکاییەکان و بۆ سیستەمەکەش. ئەمە بۆ مانایە کە بڵێین بۆ لەمە دووە ئەگەرێکی تری لەو شێوەیە ینی ئەوەندە زۆر نییە کە ترس و نیگەرانی دروستکە؟ بەڵێ کاکە بڵێن ترەمپ لە جێگەی بڕیاری سیاسیدا نەمایە، بەڵام هێستاکانێش سەرۆکی حیزبی کۆماریە و کارێگەرێتێکی زۆریشی هەیە لەسەر پێگەی جەماوەری ئەو حیزبە. لەبەر هەندێ ترەمپیزم ماوە کارێگەریشە. وم پێشم وایە ئەمریکا بەتایبەتی FBI ئەو ڕاستیە زۆر بە جدی وەرگرتیا و کاریش لەسەر دەکاتن و بەتایبەتیش لەوەی کە هەندێک لە ڕەدووکەوتوانی ترەمپ دێنە دەرێ و قسە لە شەڕی نێوخۆیی دەکەن. ئەوانە من پێم وایە هەڕەشەنە تا چه ئەندازەیەک ئەو هەڕەشە کارێگەرێتی خۆی دەنوێنیتن بە جۆرێک شتێکی هاوشێوەی 6 ژانیوەری ساڵی ڕابردوو ڕووبدا، ئەوە احتیمالەکەی کەمە، بەڵام دیسانیش لە ئایندا ئەو جۆرە ڕووداوە ئەگەر سەر بداتن دەبیندرێتەوە.
بەڵێ دکتۆر سەلاحدین دکتۆر کرمانش پێی وتی دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی ئەمریکاوەتە FBI ینی سەرقاڵی کارکردنە بۆ نەهێشتنی مەترسیەکانی ئەو دیاردەیە ئەگەری دووبارە بوونەوەی ئەو جۆرە هێرشەی کە کرایە سەر کۆنگرس بەڕای جەناب دکتۆر سەلاحدین ئەوە ئەرچی FBIە وەکو لایەنێکی سەپاندنی یاسا لە ئەمریکادا ئەم کارە بکە یا زیاتر ئەرچی نێوەندە هزریەکانە لە ئەمریکادا کە بتوانێت جۆرە لە بیرکردنەوەی نوێ بۆ هەم بۆ دیموکراتی و هەم بۆ دامەزراوە نیشتیمانیەکانی ئەمریکا دروستکە. بەڵێ ڕێک وەگۆی کە فەرمووت ئەمە دیارە بەس بە FBI ئەو جۆرە کێشانە چارەسەر ناکرێت FBI بە حکمی تایبەتمەندێتی وەکو دامەزراوەیەک ئەو کاتە با بڵێن دەورێکی بێگومان گرنگ و سەرەکی هەیە کە ئەم جۆرە شتانە لە ڕوودانان یان ڕوویان داوە بەڵام ئەمانە بێگومان ڕێگی قوڵتریان هەیە ڕێگەکانیان وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد دەگەڕێتەوە چەندین دەیە لە ڕاستیە بەڵام بە تایبەتی لەو دواییانەیە سپی پێستە ڕاستڕەوەکان نیۆناتزیەکان ئەمانە یەجگار لە پەرەسەندنا بوون و بەو دیوایە بۆ نمونە ڕێکۆردەکانی FBI بوو خۆی ئەوە دەرەخات کە لە 1995 هەتاکو 2019 یای 2019 یەکەم جارە لەو ماوەیە لە 1995 ڕێژەی توندوتیژی و کاری تێرۆریستی ئەو گروپە میلیشیایە تێرۆریستیە ناوخۆیانە بەو دەرەجەیە با بڵێن زیادی کردبێت. جا ئەمانە بێگومان بەس بە FBI ناکرێ بێگومان دەوری خوێندن پەروەردە ئەحزابی سیاسی میدیا ئەوانەی کە ڕای گشتی دروست دەکەن هەر لە جۆرنالیزمەوە بۆ هەموو با بڵێن ئەو کەرتانەی تر کە پەیوەندیان بە فەزای گشتیەوە فەزای گشتی سیاسیەوە هەیە بەو دیوەیە یەک تێبینی کە بە کورتی بدەمەوەی کە با بڵێن لە میانەی ئەو مەسەلانە لە میانەی پەرسەندنی ڕاستڕەویە ڕاستی ئەو شتەی کە ڕوویدا لە جانیوەری 6 2021 جێگای چاوەڕوانی بوو نەک بەو دەقیقەیە بێگومان نەمانەزانی کە سیناریۆ بزەڵ چۆنە بێ بەڵام چاوەڕوانێکی زۆر هەبوو کە ترۆمپ بە ئاسانی یعنی سلوکی ترۆمپ ئەوەی پیشانەدا کە بە ئاسانی ئامادە نییە دەست لە ئۆفیس بەردا دەست لە دەسەڵاتەکانی ئۆفیسی سەرۆکی ئەمریکا بەردات. بەڵێ دکتۆر کرمان جەنابەت باست لەوە کرد کە دەڵی زۆرێک لە کۆماریەکان پەشیمان بوونەتەوە لە پشتیوانیکردنی سیاسەتەکانی داناڵد ترامپ و تەنانەت لە دوای هەڵبژاردن و پاش ئەو هێرشانەی کە کرانە سەر کۆنگرێس ئەی چۆن بوو کۆماریەکان توانیان هەڵبژاردننی ستانێکی وەکو ڤرجینیا ببەنەوە؟ قسە لەسە هەندێ نییە کە هەڵبژاردننی ستانی ڤرجینیا پەیوەندێکی بە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەبیت. دووشتی لە یەکتری جیاوازن. ئەوەی کە لە ڤرجینیا ڕوویدا دوای ڤرجینیا ویلایەتێکە بەلای هەردوولادا دەکەوێتەوە. ئەم جارە بۆ لای کۆماریەکە بۆ کۆماریەکان چوە هەندێک جار بۆ دیموکراتەکان چوە. قسە لەسەر ئەوەی کە ئەو بەرپرسێتی سەرۆکی ئامریکای هەیەتی کە دەبێ مراعاتی دەستور بکاتن و یەک بە یەکی بەندەکانی دەستور جێبەجێ بکاتن. لەلایەن زۆرێک لە کۆماریەکان داناڵد ترامپ خیانەتی لە دەستوری ئامریکای کرد و لەو حاڵەتەی لەو کاتێک کە دەبواە دەستور ئەدا بکاتن ئەو کابرایە نەکرد ئەدای نەکرد بەڵکو خەڵکی ئامریکایی لەوانەی کە ڕەدووکەوتوانی ئەو بوون هانیدان بۆ ئەوەی پێشێلکاری دەستور بکەن. دروستە خەڵکانێکی زۆر نزیک 7 ملیۆنێک دەنگیان بە ترامپدا زیاتر لە 75 ملیۆن دەنگدەر دەنگی دابوو بە ترامپ.
75 ملیۆن دەنگدەر دەنگی پێدا بوو لەو 75 ملیۆنە ئەتۆلانی کەم لە 150 ئەو 75 ملیۆنە دابنێ کە خەڵکانێکن دروستە دەنگیان بۆ ترەمپ داوە بەڵام کەسانێکن کە حرمەتیان هەیە و لەگەڵ بە هیچ جۆرێکی سازش لەسەر ئەوە ناکەن باشە ئەگەر ئیجازە پێ بدەیت کاندیدێکی ئەوان بێتن دەستور پێشێلکاری بکاتن هۆکارەکە ئەوەیە باشە کەواتە لێرەوە ئەتوانین بڵین لە هەڵبژاردننی میدتێرمی ئەم ساڵی 2022دا بۆ کۆنگرێسی ئەمریکا کۆماریەکان لە پاشە کشادەن ڕوا دەکەم نا چونکە تۆلێرانە لەو حاڵەتە قسە لە سەبایدن دەکرێتن و ئەدای سیاسەتی بایدن لەو 2 ساڵەی کە سەرۆکی ئامریکایە بووە پێم وایە بوونی بایدن لەوێن دەرێ احتیمالێکی زۆری هەیە بۆ سیاسەتێک کە کردی بە تایبەتی بۆ جۆرەی کە کشاوە لە ئەفغانستانێ سیمایەکی وای دروست کرد لە سەرئاستی جیهانێک کە ئامریکا لە سەدەی 21 لە پاشە کشەدایە من پێم وایە ئەوە لە سەری دەکەوێتەوە احتیمالێکی زۆری شەیە کۆماریەکان هەروەک چۆن لە ستانی ڤیرجینیا ئاماژەت پێ کرد لە ستانەکانی دیکەش هەم لە سەرئاستی ستاندار ئەم لەسەر ئاسی نوێنەرانیان لە کۆنگرێس بە هەردوو لەگلکی سەنەت و لکی ژواکی نوێنەران زۆری نەبەدەستبینن ئەو احتیمال هەیە بەڵام ئەوە لە نۆڤێمبەری ئەو ساڵەکە دەبینیت بەڵێ دکتۆر سەلاحەدین جەنابی شت هاوڕای لەگەڵ دکتۆر کرمانج ئەویان پێم وایە ڕەنگە کراوە بێ ئێستا چی ڕوەدا چکە جارێک ئەو ماوەش کە ماوە گرنگە هەم بە دیوی بڵاوبوونەوە و با بڵێن ئیدارەکردنی ئەو زمەیی کە پەیوەندی بە ڤایرۆسەوە هەیە هەم هەندێک ڕووەکانی تری با بڵێن ئیدارەکە بە تایبەتی مەسەلەی ئابووری وەکو مەسەلەی سیاسەتی دەرەوەیی ماوەیەکی زۆرە ئەو مەسەلانە ئەو جۆرە با بڵێن ئیدارەکردنەی سیاسەتی دەرەوەی کەمتر تەسیری هەیە لەسەر دەنگدەری ئەمریکی تر ئەمە بۆ هەندێک باشە بۆ هەندێک خراپە بەڵام ئەمە ڕاستێکی ئاوایە پاشان ئەو مەسلەی کە ئەو هەڵانەی کە ئیدارەی بایدن تێکەوت لە ئەفغانستان بۆ نمونە دیارە بەشێکی ئەگەڕێتەوە سەر ئەو هەڵانەی تر کە ئیدارەی ترامپ دەست پێ کرد بۆ نمونە دانوستاندن لەگەڵ تالیبانە بەبێ بەشداریکردنی تەنانەت حکوومەتی ڕسمی ئەفغانستان کە لایەنگیری بێگومان وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا بوو تا دوایی لەو جۆرەشتانت بێگومان کۆماریەکانی هەندێک لەیتریانەیە لەو بوارەیە بەڵام لەو باوەڕانی ئەو مەسەلا ببێ بە مەسەلێکی یەکلاکەرەوە لەو دەنگدانەیە بەڵێ دکتۆر سەلاحەدین دکتۆر کرمانج دەگەڕێمەوە بۆلاتان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە زۆر بۆنەدا جەخت دەکاتەوە لەوەی لە هەموو کاتێکدا دەرفەت هەیە بۆ بەرەو پێشبردننی دیموکراتی و دەشڵێت سەرچاوەکەی لە بڕوابوون بە یەکترەوەیە. ئایا ڕێگە دەدەین بە پاشەکشەی مافەکان و دیموکراسی بەبێ ئەوەی بەرەنگاری ببینەوە یان ئایا ئێمە ڕوانینی هاوبەشمان هەیە تا جارێکی تر ئازادیەکانی مرۆڤ بەرەو پێش ببین لەو بڕوایەدام دەتوانین وەها بکەین و دەیشیکەین بڕوامان بە خۆمان و بە دیموکراتی و بڕواشمان بە یەکتر هەیە. مارک میدۆز وەک ئەندامانی کۆنگرێس دەڵێن لە پەیوەندیدا بۆ لەگەڵ ئەندامانی کۆنگرێسدا لەو کاتەدا کە کۆنگرێس دەیویست ئەنجامی هەڵبژاردنەکەی ساڵی 2020 سەرۆکایەتی پشتڕاست بکاتەوە. دەمەوێت کورتانامەکانی یەکێک لە یاسادانەران بیری هاوکارانمی بێنمەوە کە نردویەتی بۆ مارک مێدۆز پاش ڕووداوەکانی 6 مانگی 1 لە مەیاندا دەڵێت دوێنێ ڕۆژێکی خراپ بوو هەرچیکمان لە توانەدا بوو کردمان بۆ ڕەتکردنەوەی ئەنجامەکانی ئەو 6 ستانە بمبورە چونکە نەتوانڕا هیچ ئەنجامێکمان هەبێت من هەر ئەوەندە دەڵێم بیرێک لەو کورتەنامەیە بکەنەوە یاسادانەرێک داوای لێبوردن دەکات چونکە شکست هێنراوە بە دزینی هەڵبژاردن جا ئایا سیاسیەکانمان ئاواهایان لێ هاتووە و دیموکراتی تێک دەشکێنن چونکە سەر نەکەوتون؟ بەشێکی کاربەدەستانی بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپ بە گومانەوە سەیری کارەکانی ئەم لیژنەیە دەکەن و وەک دەڵێن ڕەوایەکی یاسایی تیادا نابینن هێندەی ئەوەی سیاسیە.
I question the legitimacy of this inquiry. گومانم هەیە لە ڕەوایی ئەم لێکۆڵینەوەیە چونکە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەستنیشانکردنی کۆماریەکانی ڕەت کردەوە بۆ ئەم لیژنەیە و دوو کەسی داناوە دژی کۆماریەکان و دژی ترامپن ئەگەر نانسی پیلۆسی بەڕاستی دەیەوێت بگاتە ئەوەی ڕۆژی 6 مانگی یەکی ڕابردوو چی ڕوویدا ئەوە پێویستە ئەو بە هەزاران کاتژمێرەی بە ڤیدۆ گیراون بڵاو بکاتەوە. دیموکراتەکانیش لای خۆیانەوە هەوڵی هێورکردنەوەی نیگەرانی کۆماریەکان دەدەن و دەڵێن ئەو بەرنووسانەی ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانن بۆ سزادان نییە بەڵکو بۆ تۆکمەکردنی دامەزراوە نیشتیمانیە دیموکراتیەکانی ئەمریکان. لەگەڵ ئەوەشدا کە بەڕێوەبرایەتەکەی ترامپ ئەو پێویستیەی هێناوە ئاراوە بۆ جێگیرکردنەوەی تەواوی دامەزراوە دیموکراتیەکانمان بەڵام ئەم پاراستنەی دیموکراتی کەمتر پەیوەندی بە ڕابردووەوە هەیە بەڵکو بۆ ئایندەیە بەندەکانی ئەم بەرنووسی یاسایە چارەسەری کەم و کۆڕیەکانی کارکردن لەم بوارەدا دەکات نەک سەزادانی ترامپ هەروەهاش بۆ خۆپاراستنە لە هەر سەرۆکێکی تری ئایندە ئەگەر مەیلی بوون بە پادشایی هەبوو. دکتۆر کرمانج بەڕای جەنابەت ئەو لیژنەی کە لە ئێستادا لێکۆڵینەوە دەکات لە ناو کۆنگرێسی ئەمریکادا ئەمە ڕەهەندی یاسایی هەیە ئەگەر ڕەهەندی یاسایی هەیە بۆ لە ڕێی دادگاکانەوە ئەم لێکۆڵینەوەی ناکرێ بۆ خۆی ڕەهەندەکە یاساییە 100%، بەڵام لێکۆڵینەوە لە ڕووداوێکی سیاسی دەکاتن. خودی کۆنگرێس قانون دروست دەکات، قانون تەسبیت دەکات. لەبەر هەندێ قانونیە پاشان لێکۆڵینەوە دەبێ بکرێتن بۆ ئەوەی جارێکی دیکە نەهێڵدرێتن کارەساتێکی ئاوهایی گورزێکی ئاوهایی بە فەرهەنگی دیموکراسی ئامریکای بکەویتن. ئێستاکانێ بە گوێرەی ئەو گۆتانەی لەو چەند ڕۆژی ڕابردوو و دەرکەوتن، دانەڵد ترامپ ڕۆلێکی سەرەکی هەبووە لە نەکەر لەوەی کە خەڵکەکەی هاندا بچێتە سە کۆنگرێس. دوای ئەوە ئیڤانکای کچی دوو جار چۆتە لای گوتوویەتی ئەو شتە ڕاگرا، ئەو کارە ساتە ڕاگرا، دوو جار داوای لێ کردیە کار لێ دەکەم ئەو کارە ڕاگرا. کوڕەکەی خۆی دانەڵد جونیۆر لەگەڵ کێڤن مەکارتی پەیوەندی کردیە کە بە بابی بڵێتن ئەو خشونەتە لەسەر کۆنگرێس ڕابگرێتن. لێرانە لەوە دەچێتن بەو جۆرە شتانەی کە دەکەوێتە دەست و تا ئێستاکانێ دووکەڵی زیاتر لە لایەنی ڕۆلی ترامپ هەڵدەستێتن بەوەی کە ئەو مرۆڤە ئەگەر تەواوی ئەو شتانەی کە دەگوترێتن بسەلمێنرێنم پێشم وان نییە ئەوانەی کە ئێستا دێنە و قسانە دەکەن ئەندامانی کۆمیتە نەبێن لە خۆڕایی ئەو قسانە بکەن ئەگەر بەڵگەی مۆسوقیان نەبیتن. ئەلەو حاڵەتە ئەمن پێم وایە ئایندەی ترامپ لە سیاسەتی ئامریکایە زۆر خراپ دەبیتن و احتیمالی زۆریشی هەیە دادگایی بکرێتن. بەڵام ئایا ئەمریکاش وەکو ئیسرائیل وەکو فەرەنسا ئامادەیە سەرۆکێکی پێشینی خۆی لەسەر کارێکی ئاوهایی زیندانی بکاتن؟ ئەوە شتێکە لە ئایندە دەکرێتن ببینین. من ئەو پرسیارەی جەناب و ئەو ئەگەری کە جەنابە باسە کرد دکتۆر کرمانج لێ بەمە لای دکتۆر سەلاحەدین. دکتۆر سەلاحەدین بەڕای تۆ ئەگەری ئەوە هەیە ترامپ هەم دادگایی بکرێ و هەم ئەم سزا بدرێ؟ ڕاستی ئەو مەسەلەیە هەندێک ئالۆزە بە دیوە یاساییەکانە چی لەکەوێتەوە، لەبەرەوە من پێشبینی هیچیان ناکەم بە هیچ دیوێکە، بەڵام ئەوەی کە ئەم لیجنێ بە تایبەتیەکە ئەوەی کە با بڵێن ئەرکەکانی کە دیاری کراوە چونکە ئەندامانی هەردوو حیزبی دیارە کۆماری و دیموکراتەکانی تیاوە کۆزانی دوان لە کۆماریەکان و 6 لە جگە لە سەرۆکی لیجنەکە 6 لە دموکراتەکان. بەڵام ئەوەی کە ئەبێ بیرمان بێ ئەوەی کە با بڵێن ئەرکەکانی ئەم لیجنەیە کە دەستنیشان کراوە ئەم لیجنەی کۆنگرس ئەوەیە کە بە شێوەیەکی سەرەکی یەکەم ئەرکی ئەوەیە کە ڕاستیەکان دەربخات و هەروەها ئەو کەش و هەوای ئەو مەرجانەی
کە ئەو مەسەلانەی تیا ڕوویدا لە جانیوەری 6 2021 جگە لەوە لێکۆڵینەوە لەو مەسەلانە لەو کردارانە و یەکێ لە ئامانجە سەرریکەکانەوەی کە ئەم لیجنەیە پێی بگا ئاخۆ دەوری دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تا چ ڕادەیەک بوو لەوەی کە بە شێوەیەکی مەبەزدار دەست بخاتە کارەکانی کۆنگرسەوە لە میانەی با بڵێن تەوسیرکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردنەکان. باش دکتۆر سەلاحەدین ئەگە بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ ئەم لێکۆڵینەوانەی کە دەستیان پێ کردووە یاری دیموکراتەکان لەو کۆمیتەی لێکۆڵینەوەدا باڵا دەستن 6 ئەندام بێژگە لە سەرۆکی کۆمیتەکە ئەندامن تیایدا ئەمە چەندێک کاریگەری دەبێت بەسەر ئەو دابەشبوونەی ئەمریکا کە باز دەکرا پێشتر ینی لەسەر وەختی بەڕێوەبەرایەتەکەی داناڵد ترامپدا ئەمریکا دابەشبوونێکی بەرچاوی هەبوو بۆ لەمە دوا چۆن. بەڵێ ئەزای لەم حاڵەتەیە ئەگەر بڕوانی تەنانەت ئەندامەکانی کۆماریەکان ینی لە ڕووی بەگشتی لە ڕووی پرینسیپڵەوە بە هینێکی جیاوازێکی ئەوتوانیە لەوایە کە ئیشی ئەم لیجنەوەی کە بگاتە ڕاستیەکان بۆ نمونونەکە ئەوەی کە ئیشارەت پێدا لە راپۆرتەکەی پێشووترە کە سەرۆکی ستافی دۆناڵد ترامپ بانگ بکرێ بۆ بەشێک لەو گوێدانانە با بڵێن کە ئەو ڕەفزیەکە دیارە هەموو لیجنەکان پێ خراپە ئەمەی پێ ناخۆشەوە پێی وایە ئەمە مەسلەیەکە کە یاساشکێنی ئیتیایە لەو ڕوانەوە ئەمە درێژە ئەخایەنێ بەڵام لەسەر پرسیارەکەی جەنابەت پێم وانیە ئەم مەسلەی تەحدیدەن با بڵێن ستراکچەری ئەم لیجنەیە ببێ بە کێشەیەکی درێژخایەن لە نەتیجەیە بەڵێن. کاکە بڵێن ئەو پێکاتەی ئەو کۆمیتەیە ئاوێتەی هەردوو حیزبە ئاوێتەی هەردوو حیزب بە یەکەوە لێکۆڵی بەڵام دوو ئەندامی کۆماری تایە لەسەر هەندێ نییە هەردووکیان زۆرینە ئەو ڕۆکانە لە کۆنگرس لە جڤاکی نوێنەران دیموکراتەکانن شتێکی ئاسایی ئەگەر ئەوان لەو کۆمیتەیە زۆری نەبن بەڵام بە هەردوو لێکۆڵینەوەکە لەلایەن هەردوو حیزبەوە دەکرێتن پاشان تەنیا ئەو کۆمیتەیە کۆنگرس نییە کە لێکۆڵینەوە دەکاتن FBI لێکۆڵینەوە هەمان کەیس دەکاتن و لەو حالەتە وەختێک FBI لێکۆڵینەوە لە شتێک دەکاتن یعنی ئەو کەیسەکی جیناییە. بەڵێ دکتۆر پەیمانج چەند جارێک داناڵد ترامپ ینی وەکو بڵێ جۆرێک لە هەڕەشەی دەکردلەوەی لە کۆماریەکان جواب بێتەوە و لایەنێکی سیاسی نوێ بۆ خۆی دروستکە ئەنجامەکانی ئەم لێکۆڵینەوەی کەیسە لە کۆنگرێسدا دەکەن و تۆ ناوی دەنەی لێکۆڵینەوەی هاوبەشی نێوان دیموکرات و کۆماریەکان ئەنجامەکان ئەگەر بەخواستی ترامپ نەبوو ئەگەری جیابوونەوەی ترامپ لە کۆماریەکان چەندە؟ ترامپ کۆماری نەبووە بەڕاستی ترامپ کابرایەک بوو لە سەتکیتی کۆماریەکان هات خۆی هەڵبژارد دەناڵ بەشی زۆری ژیانیوی زیاتر بەلای دیموکراتەکاندا کەوتۆتەوە بەڵام لە هەر حاڵەتێک هەموو شتێک لە ترامپ دەوەشێتەوە بچێتن حزبێکی دیکە دروست بکە بەڵام ئایا بە دروستکردنی حزبێکی دیکە ترامپ ئەو نفوزەی دەمێت دەبیتن ئێمە لەبیر نەکەین بگەڕێینەوە بۆ ناوی ئەو برادەرم لەبیر چووە ئەوەی لە وەختی بوش و کلینتن جان مەکەین هەڵبژاردنیان هەبوو پیاوێکی دیکە هات حزبێکی دروست کرد مەترامنی مەبەستە ناوکەیم لەبیر نەمایە ئەم بڕوا ناکەم کێ بوو؟ ڕالف نادر پێم وایە مەبەست نایدر نەبوو ئێگە ملیۆنێرێک وەویش لە ملیۆنێرە گەورەکانی ئەمریکایە بوو شکلەکەیم لە پێشاوە بەڵام دەنگی ناویم لەبیر نەمایە بەرحاڵ ترامپ بڕوا ناکەم کارێگەرێتی ئەوی هەبیتن لەسەر کۆی گشتی دەنگدەرانی کۆماریەکان ئەم بڕواژ دەکەم ئەگەر ترامپ شتێکی ئاوا بکاتن لە ئایندا سوودێکی زۆری بۆ حیزبی کۆماری هەبیتن چونکە ئەوانەی ئونسورینە ئەوانەی ڕێگەسپەرستن
ئەوانە دەکەونە دوای ئەو و کۆماریەکە حزب پێگەی جەماوەری حزبی کۆماری پاگشت دەکرێتەوە و دەتوانێت جارێکی دیکە حزبی کۆماری دەتوانێت جارێکی دیکە بە شێوەیەکی تەندروست گەشە بکاتەوە. یعنی ئەگەر ئێمە وەکو لێکدانەوەیکی سادە بۆ ئەم بابەتە بکەین چەندێک پشتیوانی دەبێ یان نابێ ینی لەو زیاتر لە 75 میلیۆن کەسەی کە دەنگی دا بە داناڵد ترامپ ڕاستپڕۆ ئەو کەسە بوو ڕاستە. بەڵام دکتۆر کرمانج لەو 75 میلیۆن کەسەی زیاتر لە 75 میلیۆن کەسی کە دەنگیاندا بە ترامپ لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا ئەمە چەندیان دەنگ بوو بۆ ترامپ چەندیان دەنگ بوو بۆ کۆماری؟ بڕوا دەکەم زۆرینەیان بۆ ترامپ بوو چونکە بەشێکی کەواتە ڕای زۆرینەی لەگەڵدا دەبێ. آخر بزانێ ئەوە پێشی کۆدەتاکەی 6 جانیوەری ساڵی ڕابردوو بوو بەڵێنجیان ئەوەی کە کردی لە 6 جانیوەری ڕای زۆری خەڵک دەنگدەری کۆماریەکانی گۆڕی لەبەر هەندێک ئێستاکانێ بڵێن ئەوە زۆرینە لەگەڵ ئەو دەچێتن بڕواناکەم بەڵام ئەگە زۆرینەش لەگەڵ ئەو بچێتن وەکو ئاماژەم پێکرد حزبی کۆماری دەکرێتن بە شێوەکی تەندروستتر گەشە بکاتەوە و ئایندەیەکی ڕووناکتری هەبی لە سیاسەتی ئەمریکا. دکتۆر سەلاحەدین هەر لەسەر ئەو پرسە جەنابەت زۆر بە کورتی پێم بڵێ بزانم ڕاو چییە؟ بڵێ ڕاستی ئەگەر بڕوانینە مێژووی کۆماریەکان بەرەو ڕاستڕەوی ڕۆشتووە لە سەردەمی کۆتایی با بڵێن شەڕی ساردەوە لە سەردەمی ڕێگانەوە هەتاکو ئێستا زیاتر بەلای ڕاستە ڕۆشتووە بەو دیوەیە دیارە ئەو دەنگە شعبەویە ئەوەی کە بە عەرەبی پێڵەن یا ئەو دەنگە پۆپولیستە هێشتا لە برەودانایە و دۆناڵد ترۆمپ چی کرد با بڵێن یەکانگیری خستە ناو هەموو زۆربەی ڕاستڕەوەکان ئەو دەنگانەیە ناو کۆماریەکانەوە. بەڵێ دەگەڕێمەوە بۆ لاتان. ئەمریکا دەخوازێت لە ڕێی بەرنامەی کارەوە لە پێشەنگدا بمێنێتەوە لە بواری دیموکراتیدا لە جیهاندا و جەختیش دەکاتەوە لەوەی هەرگیز ڕژێمە سەرکوتکارەکان ناتوانن ڕۆشنایی دیموکراتی خەفە بکەن. دەزانین کە چەندە ئەرکێکی قورس لە پێش هەمومانە بەڵام دەشزانین کە ئەو ئەرکە قورسە لە تواناماندایە وەک پێشتری جوتومە جیهانی دیموکراتی لە هەموو شوێنێکدایە و ڕژیمە سەرکوتکارەکان هەرگیز ناتوانن ئەو مەشقڵی ئازادیە خامۆش بکەن کە لە دڵی خەڵکدایە لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بێت. سەرۆک بایدن بڕوای وهایە جێگیرکردن و کارکردن بۆ دیموکراتی ئەرکێکی پێکەوەییە. ئەمە ئەو جۆرە ململانەیە نییە کە بەتەنیا ڕوبەڕووی ببیتەوە ململانەیە هەمومانە ئەو وابەستەیانەی لەسەر خۆمان دامانناوە ئەو پەیمانانەی بە خەڵکمان داوە هەر تەنها لە ڕێ بەرەنگاربوونەوەی سەرکوتکارانەوە دیموکراتیمان بەهێز ناکات بەڵکو بەرەنگاربوونەوەی گەندەڵی و بەرزڕاگرتنی مافەکانی مرۆڤ یارمەتی دەرن بۆ زەمینەی دیموکراتی و گەشەکردنیشی. تەواوی هەوڵەکانی ئەمریکا کە بۆ دیموکراتی دەیدا هێشتا لەناو ئەم وڵاتەدا نەبوونەتە مایی ڕەوانەوەی نیگەرانیە ناوخۆییەکانی هەن. لە قوڵایی دڵمەوە بڕوام وهایە هێشتا ئەمریکا پێویستە هەندێک شتی تر بکات لە پەیوەندی بە ڕەگەزەوە چونکە بەگشتی وەها هەست دەکەم ئێمە کۆمەڵگەیەکی ڕەگەزپەرستین زۆر بیرۆکەی ڕەگەزپەرستی هەن کە پێویستە بگۆڕدرێن. پێم وایە سیاسەکانی ئەمریکا هەر هەموو شتێکیان بە سیاسی کردووە وەک دەبینیت یوتیوب، تویتەر، فەیسبوک و گەنجەکانیش کراونەتە پێگەیەک بۆ بڵاوکردنەوەی ڕق و کینە و زانیاری چاوەشەکاریانە ئەوانە دەیانەوێت کۆمەڵگەشت دابەش بکەن. چاودێریش لەو بڕوایەدان شتێکی ئاساییە دیموکراتی لە ئەمریکاشدا پاشەکەشەی کردبێ لە کاتێکدا هەندێکیشیان ستایشی دیموکراتی ئەمریکا دەکەن. دیموکراتی لە نزمیدا و لەسەر ئاستی جیهانیش لە پاشەکشەیداوە و کەوتوتە شاخانەی بەرگریەوە کاتێک قسە لەسەر گەندەڵی و مافی مرۆڤیش دەکرێت. من وهای دەبینم دیموکراتی لە ئەمریکا بەهێزە و پێشم وهایە شێوازی سەر و سەوداکردن لەگەڵ ڕووداوەکانی 6 مانگی یەکدا نیشانەیەکی ڕوونە بۆ بەهێزی دامەزراوە ئەمریکایەکان. دیموکراتی ئەمریکا کار دەکات با هەڵبژاردنەکانی ستانی ڤیرجینیا بە نمونە وەربگرین کە وەک نیشانەیەکی دیموکراتیە لە ئەمریکا هێشتاش ئەمریکا بە وڵاتە درەوشاوەکەی سەر بەرزایەکە دادەنێ. دکتۆر سەلاحەدین دکتۆر کرمانجە ئەڵبەتە لەم بەشەدا ڕای هەندێک لە بینەرانی ئەم بەرنمەیە دەخەمە بەردەست جەنابتا کە لە تۆڕەکانی سۆشیال میدیا تایبەت بۆ ئەم بەرنمەیان نردبوو کاک غازی هەورامی
پێمان دەڵێ ئەوەی زۆر گرنگە بۆ ئەمریکا هەتا بتوانێت وەکو داکۆچی کارێک لە دیموکراتی بێ ئەوە ئەبێ فریادڕەسی میلەتە چەساوەکانی جیهان بێ و پەیوەندی لەگەڵ گەلاندا هەبێ نەک ڕژێمە داپڵۆسێنەرەکان. دکتۆر سەلاحەدین فەرموو بە کورتی تکایە. بەڵێ لە ڕاستیە ئەمە ئەو با بڵێن ئەو نمایشەیە ئەو با بڵێن جۆرە گوتارەیە کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆ ماوەیەکی زۆر لە با بڵێن بە تایبەتی لە سەدەمی شەڕی جیهانی دووەمەوە ویستویەتی با بڵێن پێش برەوی پێ بدالانی کەم لە ڕووی میدیاییەوە لە جیهانە با بڵێن ئەمە سەرمایە ڕەمزیەکەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا وەکو هێزێکی سەرەکی لیبرال دموکرات، بەڵام لە ڕووی با بڵێن کردار و سیاسەتی دەرەوەیی و مەسایلی با بڵێن تیجارەتی چەک و تەقەمەنی و پەیوەندیەکانی لەگەڵ هەندێ لە ڕژێمەکانی جیهانی سێ هەموو ئەوانە ئەوە هەمووی چیرۆکێکی کەیە کە هەندێک جار زۆر بەتوندی هاودژی با بڵێن یان ئەو مەسلەی یەکەم ئەو گوتاری یەکەم با بڵێن بێبنەما ئاکاتەوە. بەڵێ دکتۆر کرمانج، کاک دلێر عەلی و کاک دڵشاد مامتەها ئەوانی ژەر لە سوۆشال میدیاوە تێبینی خۆیان نردووە دەڵێن هەوڵەکانی ئەمریکا بۆ دیموکراتیزەکردنی کۆمەڵگەکان پەیوەندی بە بەرژەوەندیەکانی خۆیەوە هەیە. ئەمریکا پێشەنگە لە دەست بەسەرداگرتنی چڵگەنەوتیەکانی جیهاندا و دروستکردنی دیکتاتۆری پشووک تا جوانی ئەمریکا و دیموکراتی ئەمریکا دەربکەوێت. چی بە کاک دلێر و بە کاک دڵشادیش دەڵێ؟ کاک دلێر و کاک دڵشاد ڕاست دەفەرمونون ئەمریکا بە دوای بەرژەوەندی خۆی وەیە. ئەمریکا هەمیشە وەکو سیمایەکی جووا قسە لە دیموکراسی دەکا، قسە لە پاراستنی مافەکانی مرۆڤ دەکا لە وڵاتان، بەڵام هەمیشە ئەو دروشمانەی بەکارهێناوە لە وەختی گویستویەتی بچێتە وڵاتێک بۆ پاراستنی بەرژەوەندی خۆی بووە و هەمیشەش بەرژەوەندی خۆی لە سەروی دیموکراسی و بەرژەوەندیەکانی ئەو میلەتانە گەلانی وڵاتان زیاتر بایەخ پێدایە. تەماشای ئەفغانستان بکە کە چوەوێن دەرێ بەنیازی ئەوە بوو کە دوای ئەوەی ڕژێمی تالیبانی ڕوخان دیموکراسی لە وڵاتە دروست بکە کە نەیتوانی بە جۆرێکیش و بە جۆرێک ئەو وڵاتەی بەجێهێش ئەو وڵاتەی تار و مار کرد. بەرپرسیارەتی وڵاتانەیە بەرپرسیارەتی ئەمریکایە. یەکێک لەو وڵاتانەی کە زێترین پێشێلکاری مافەکانی مرۆڤی لێ دەکرێتن ئەو ئەفغانستانەیە ئێستاکانەیە لە دوای ئەوەی کە ئامریکا بەجێهێشت. ئەمریکا بۆ دەنجی لێوە نایەتن ئەگەر هەندە پارێزەری مافەکانی مرۆڤ و خەمی خۆشگوزەرانی و کەرامەتی مرۆڤایەتیە لە ناوگەلانی دیکەی جیهانی. بەڵێ بەداخەوە کاتم بەرەو کەمیە ڕابەڵامەمێ پرسیارێکی تری کاک چیافایەق ناسراوە بە چیا ڕێنوار ئاماژەی پێ بکەین. کاک چیا دەنووسێ ئەوەی لە ئەمریکا پێی ئەوترێت دیموکراتی هەموو شتێکە تەنها دیموکراتی نەبێت. دکتۆر سەلاحەدین وایە زۆر بە کورتی وانە یعنی ئەو شتانە کاتێک کە مەسلەیەک زۆر تعمیمەکەین بە هەردوو دیوە بە ڕەشە سپیە چەپایە ڕاستە یان بە مطلقی عادەتەن ئەوانە جۆرێک لە مبالغەن و بە شێوەیەکی لۆجیکی ینی هەڵەیە ئەوە شتێکی کە ڕەنگە ئەو بەڕێزیە هەر کەسێکی کە حکومێکی وادا ئەوێت پەیامێک بگێنێ. من قسەم لەسەر ئەو پەیامە نییە چەندێت ڕەوایەتی هەیە یان نە، بەڵام قسەکەوەکو خۆی ئەو جۆرە لێدوانە هەڵەیە. وڵاتی گرتوەکانی ئەمریکا وڵاتێکی لیبرال دموکراتە، ئەمە بە معنای بەتەناوت لیبرال دموکرات، ئەمە بە معنایەوە نایە کە بۆ نمونە پەیامەکەت گەیشت لیبرال دموکراسی. ئەگەر بمبەخشی کاتم نەما بەڕاستی سوپاسان دەکەم دکتۆر سەلاحەدین، دکتۆر کرمانج بۆ بەشداریتان لەم بەرنامەیەی چاوی واشنگتندا زۆر سوپاسان دەکەم. سپاس بۆ ئێوەش.
ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەها خۆشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان لێڵی.